لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، هەر یەکێک لە ئێمە کاتێک کەوا بابەتە مەترسیدارەکان بۆ سەر ژیانی مرۆڤ دەبینێ یان لە میدیا و ڕاگەیاندنەکانەوە دەنگ و باسێک دەبیستێ، ساڵانە ئەوەندە کەس مار پێوەی داوە، دوو پشک پێوەی داوە، منداڵێکی جوانکیلە خوا سەبووری دڵی دایک و باوکی بدا، سەگ پەلاماری داوە و پارچە پارچەی کردووە. هەمووی دادەچڵەکێ، حەقی خۆشتە، گیان لە دەستدانی مرۆڤێک گاڵتە نییە. هەموو فۆکس و هەموو کامیراکان دەچنە سەر ئەوەی سەگێک دڕندە بوو، منداڵێکی خوارد، پارچە پارچەی کرد. چۆن ئەو مارە بەو مرۆڤەیەوەیدا، چۆن ئەو دوو پشکە پێوەیدا، ئەڵەن مەترسیدارە ڕوو لەو شوێنە مەکە، ئاگال لە منداڵەکانت بێ. بەڵام بڕواتان هەبێ خۆشەویستانم، ئەهلی ئیمان و مزگەوت، هیچ شتێک لەو دڕندانەی لەسەر زەویدا هەن بەقەدەر مرۆڤ سامناگرین بۆ گیانی مرۆڤێکی تر. لە ساڵانێکە ڕووداوێک، چەند ڕووداوێکی دەگمەن دەبیستی بێزمانێک، ئاژەڵێک لە ترسی گیانی خۆی پەلاماری ئینسانێکی داوە، خواردوویەتی پارچە پارچەی کردووە، کوتکوتی گۆشتەکانی لێ کردوتەوە. بەڵام ڕۆژانە تۆ دەبینی مرۆڤە ئینسانە و چی بە ئینسانێکی تر دەکا. بۆیە قورئانی پیرۆز دەخوێنینەوە، خوای پەروەردگار لەم قورئانەدا چۆن هەمیشە ئاگادارمان دەکاتەوە، ئەی ئینسان نەکەی نەکەی نەکەی، پەلاماری یەکتر مەدە، ئازاری یەکتر مەدە، عەقیدەت مەشێوێنە. خوای پەروەردگار ئەو هەموو ئایەتەی قورئان باسی شیرکمان بۆ دەکا. لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. هەر کەسێک عەقیدە و بیر و باوەڕی وابێت لەگەڵ ئەڵڵادا سوبحانەه وتەعالا لەم سەر زەویەدا لە کەون و کائیناتە هێزێک، کەسێک، شەخصێک، دەستگایەک، دەسەڵاتێک هەیە بتوانێت زەررت لێ بدا و بتوانێت قازانجت پێ بگەێنە بەبێ ئیمزا و ویستی ئەڵڵا، مشریکی. ئەوە گەورەترین ستەمە. هیچ کەس لەو کەسە زاڵمتر نییە کەوا هاوبەش بۆ ذاتی ئەڵڵا بڕیاردا سوبحانەه وتەعالا. لا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق. لسورة أنعام آية 150 أنجا بزارن لچەندین شوێنی ترا پەیتا پەیتا خوا دەفەرمێ خوێنی یەکتر مەڕێژن، یەکتری مەکوژن. لا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن. أو من داڵانەی باوکیان نەماوەستەمیان لێ مەکەن نزیک ماڵی هەتی و نەکەویتەوە ئللا مەگەر سوودی پێ بگەێنی. بە سوود گەیاندن ماڵەکەی بخە بازرگانی و کار و کەسابەتەوە باز دەکات نەیخوا لە ژوورەوە، با پارەکانی نەفەوتێ، لە معاملەیەکی مەشروع و سەلامەتدا بەکاری بێنە، غەیری ئەوە کەس مافی ئەوەی نییە دەستکاری ماڵی هەتی و بکە. فلا تقل لهما أف ولا تنهرهما. أي أولاد صالح بە بۆ دایک و باوکت، ئۆفیان بەرامبەر مەکە، ولا تنهرهما، پیانە هەڵمەشاخێ، ڕێز لە دایک و باوکت بگرە، قسەی شیرین و بەڕێزیان بەرامبەر بکە. ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. لسورة الإسراء آية 32 دەفەرمێ هەرگیز نزیکی زینا و پێشهاتەکانی نەکەویتەوە، خراپترین و بەدترین ڕێچکە و ڕێباز بۆ تێرکردنی ئارەزوو زینایە پەنا بەخوای پەروەردگار. ئینسان تووشی نەخۆشی دەرونی دەکا، بۆ چەند چرکەیەک زیناکار تووشی خۆشیەک دەبێ، بەڵام هەمیشە دەرونی ئازاری هەیە. ئەوانم بینیوە بە چاوی خۆم کە دوای ئەوەی تەوبەش دەکەن چ ئازارێکی دەرونیان هەیە کە ساڵانێک لەداوێن پیسیدا ژیاون، چەند ناڕەحەتن، چۆن تووشی گرفتاری دەرونی بوون. بەوەی نییە بەڕووکاری دەرەوەوە بزانی شادمانن، لە ناخەوە ئینسان دەڕوخێنە زیناکردن. ئەوە هەر مرۆڤ زینا لەگەڵ مرۆڤا دەکا، خۆ ئاژەڵەکان و خۆسەگەکان نین، خۆ پەلاماردانی ناموسی یەکتر لەلایەن حەشەرەکانەوە نییە، هەر مرۆڤە ئازاری مرۆڤێکی تر و کەسایەتیەکەی دەدا. تووشی نەخۆشی جەستەیی دەکا وەکو ئایدز و هاوشێوەکانی، تووشی کێشەی کۆمەڵایەتی و کوشتن و بڕینی دەکا. خوا هەمیشە ئەم قورئانە بخوێنەوە پێت دەڵێ ئەی مرۆڤ لا نەکەی، شەریک بۆ خوا بڕیار مەدا، قەتڵ مەکە، ماڵی هەتی و بە ناحەق مەخۆ، دەستی بۆ مەبە، بەکاری بێنە و چاکە لەگەڵ یا هەبێ، ئاگال لێبێ زینا مەکە، خۆ پارێزە لەمانە. لەگەڵ ئەمانەشا بەڕێزان گوناهێک هەیە دەیکەین
بەڵام ئێمە وا دەزانین وەکو زینا نییە وەکو قەتڵ نییە وەکو شرک نییە بەڵام گوناهێکە خوا بە ئەمیش فەرموویەتی مەیکە بە ئاگای هێناوینەوە یا ئەیوهە الذینە ئامەنوا خوا لەگەڵ یەک بەیەکی ئێمەیەتی ئەو مسلمانانەی کاتنە ناو بازنەی ئیمانەوە بڕواتان بەخوا و بە قیامەت هەیە بڕواتان بە پەیامی پێغەمبەران و بەم قورئانە پیرۆزە هەیە لا يسخر قوم من قوم بە هیچ کەسێک هیچ گروهێک هیچ دەستەیەک هیچ شارێک هیچ وڵاتێک هیچ قوم و میلەتێک گاڵتە بە کەسێکی بەرامبەر نەکە با هیچ شارێک گاڵتە بە شارێکی تر نەکە هیچ نەتەوەیەک گاڵتە بە نەتەوەیەکی تر نەکە هیچ مرۆڤێک گاڵتە بە مرۆڤێکی تر نەکە لا يسخر چۆن فەرمووی مەکوژە زینا مەکە توخنی ماڵی هەتی و مەکەوە مشریک مەبە ئاواش نەسی قورئانە بەڕێزان لا يسخر مافی ئەوە نییە گاڵتە بە کەس بکەی عسى أن يكونوا خيرا منهم أو كسي تو قالتي بيدكي لو أتشل لا إخوا ولا يخلقي زور بريستر بيلا لتو زور باشتر بيلتو ولا نساء من نساء بتايبتي خشكان كقالت بيكردن لنا أوان دا زور تر بتايبت خوا بيان دا فرمي هيج آفرتك رقي بيان ندراوا قالتو سوكاتي بآفرتك تربكا عسى أن يكون خيرا منهن لو أتشل أو آفرتي قالتي بيدكري لا إخوا ولا يخلق لە دوا ڕۆژە زۆر باشتر و عاقبەت خێرتر بێ لەو کەسەی کە گاڵتەکە دەکا و ئیستیزاکەی پێ دەکا بەڵێ خۆشەویستان گاڵتە پێکردن بە لە شولاری مرۆڤێک بەوەی کە فەقیر حاڵە بەوەی کە زیرەک نییە یەکێکە لە گوناهە گەورەکان چونکە نەسی قورئان ڕەتی کردوتەوە لا يسخر خۆ بپارێزە مناڵت لەسەر ئەوە پەروەردە بکە هەرگیز گاڵتە بە هیچ کەسێک نەکەی لەسەر زەویدا ئەم ئاەتانەی قورئانتان بەڕێزان بۆ خۆم و بۆ ئێوەی دەخوێنمەوە توخوا با هەر لە مزگەوتانەی بیستین یەک کاری پێ بکەین بیکەین بە بەرنامەی ژیانمان ئەم وتارانەی جومعە بەخوا بەس چەند دەقەیەک نییە بڕۆینە دەرەوەی مزگەوت توخوا کە هاتینە مزگەوت با دەرسێک فێر بین لا يسخر خوا فەرمووی چۆن فەرمووی قەتڵ مەکە ئاواش فەرمووی گاڵتە بە کەس مەکە گاڵتە بە ڕوخسار و دیمەنی هەر کەسێک بکەی لەم بارانەوە بێ ئەمری خوات کردووە یەکەم خوا خۆی بڕیاری لێداوە گاڵتە بەکاری خوا دەکەی ئەو ڕوخسارە ئەو شێوەیە ئەو هەیکەلی مرۆڤە خوا خۆی بڕیاری داوە ئاوا دروست بکرێ هەر کەسێک گاڵتە بە ڕوخساری کەسێک بکە نەعوذ بالله گاڵتەی بەکاری خوا کردووە جا بزانە چ گوناهێکی گەورەیە ئەمە نەسی قورئانە سوورەتی ئالی عیمران ئاەتی ژمارە 6 دەفەرمێ هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء لا إله إلا هو العزيز الحكيم هو خوا خوي هو أو ذاتك الله سبحانه وتعالى خوي يصوركم في الأرحام والله هر يشك لئيما خواي قولة بدستي قدرتي خوي وياني يك بيك ماني شاشاوة أو سبي بيستا أو رش بيستا أو بالاي وايا أو دموتشاوي أوايا أو جوي وايا أو تشاوي بچوك أو تشاوي قولة یەک بەیەکی ئەم مرۆڤانی لەم سەر زەویەدا بوون و دەبن و ئێستا هەن هەر هەمووی خوا بە تایبەت لەگەڵ یا خۆی دروستی کردووە نیشانت نادا پەنجەکانت گلێنەی چاوەکانت دەنگەژێکانت بۆنی لاشت هیچ مرۆڤێک نییە لەم سەر زەویدا کەسێک لە کەسێکی تر بچێ خوا دەفەرمێ یەک خۆم نەخشەم کێشاون هو الذي يصوركم في الأرحام كتو ئاگال لە هیچ نەبووە و کەسیش ئاگای لێ نەبووە کەسیش ناتوانێت دەستکاری بکە کەس نییە حتا زانست پێش بکەوێ و زانستی پزیشکی بچێتە پێشەوە ناتوانێت دەستکاری دەموچاوی ئەو مناڵە بکە کە لە ڕەحەمی دایکەتی دەموچاوی خڕە دەموچاوی درێژە چاوی گەورەیە چاوی بچووکە پێستی چۆنە کەس ناتوانێت دەستکاری بکە هو خوا خۆی ئەمەی شێشاوە لا إله إلا هو كيف يشاء چۆنی حەس بکە ئاوای دەکا لا إله إلا هو پەرستراوی حەق هەر دەبێ ئەو بێ خوا پێمان دەڵێ بیر بکەوە تۆ لە ناوسکی دایکتا ئەو شکڵ و شێوە و ڕوخسارەکە خوا بۆی بڕیارداوی دەستی کەسی تێدایە ناوەڵڵا دەی هەر ئەو بپەرستە پەرستراوی حەق هەر ئەڵڵایە ئەلعەزیز دەسەڵاتدارێکی بێوێنەیە کەس نییە بڵێ بۆ وا دەکەی واتە خوا تاک و تەنهایە دەسەڵاتدارێکی تر نییە خوایەکی تر نییە پەروەردگارێکی تر نییە بڵێ ئەم نەخشەیە باوانە بێ دەموچاوی ئەموانە بێ پێستی وانە بێ بەڵام خوای گەورە ئایا کارەکانی هەر ئاوا دەکا نە ئەلحەکیم سەیری قورئان کەن هەموو شەیەک لە شوێنی خۆیدا ئەلحەکیم دڵنیابن کاری خوا هەمووی پڕ حیکمەتە
شکلی من وایە شکلی تۆ وایە هی ئەو وایە ئێمە تێی ناگەین جاری وایە خۆشت ڕەن بە ناڕازیبی بەڵام دڵنیا بە حکمەتێکی خوا لە پشتی ئەوە وایە ئەو شکل و شێوە بۆ تۆ باشە ئەوە بۆ مناڵەکانی تۆ باشە ئەوە بۆ هاوسەری تۆ باشە خوا خۆی هەڵی بژاردووە ئەلحەکیم خوایەکی کاربەجێیە شيخ شعراوي لا تفسير كذا لمجلد لولا بريبيان صوصيدا دفمي وما دام كل تصوير له حكمة فكل خلق الله جميل ما دام همو دروس كراوة كان إخواي پروردگار بحكمة داناي إخوا دروس كراون كواتن ناشرين لسر زوي دانية دائما أمل لبير بيه ما دام هموي الله دروستي كردو بدستي قدرته ورحمتي خوي ضلنيا بالناشرين لسر زوي دانية هموي جوانا كاري خوا رخني لي دقيري نا دڵنیا بە ئەگەر بە هەر کەسێوەتت هەی ناشرین قێزەون ڕەخنە لە کاری ئەڵڵا گرتووە چونکە ئەو دەستی خۆی تێیدا نەبووە دەستی تۆشی تێدانێ و دەستی کەسی تێدا نییە ئاگەل لە زمانت بێ لەو گوناهە گەورە خۆت پارێزە دووەم هەموانی بە جوانترین شێوە دروست کردووە لە سوورەتی تەغابونا دەفەرمێ خەلق السەماوات والأرض بالحق وصوركم فأحسن صوركم وإليه المصير سوورەتی التەغابن ئاەتی 3 خوا دەفەرمێ سەر هەڵبڕە بۆ ئاسمان خوا ئەو خۆرە کەس دەتوانێت ئاوا بیهێنە و بیبا بەو هەموو درێژایی کە مرۆڤایەتی هەبوو ئەو خۆرە وەکو خۆیەتی سوود بە هەمومان دەگەێنێ و زیانمان لەسەر لا دەدا ئەو مانگە ئەو ئەستێرانە هەر یەکە لە خولگەی خۆیدا دەچێ دێ و دەڕوا خۆیان دروست کرد غەیری خوا هێزێک هەیە بە ڕێوەیان بەرێن نا بالحەق هەمووی بە جوانترین شێوە و سیستم و نیزام دێ و دەڕوا تۆ بیر بکەوە هەرچی نەخشە سازە وێنە کێشە پەیکەر دروست دەکات خوا قەتتان بینیوە بتێ بڵێ وەڵی با وا جوانترە چاو لەم شوێنە نەبێ لێرە بێ کەستان بینیوە شتێکی وای بە مێشکا بێ بێدین یەکیشتان بینیوە ئەوەی کە بڕواشی بەخواینە بڵێ وێنەیەک دەشێشە مرۆڤ لوتی لێرە نەبێ لێرە بێ قەت شتی واتان بینیوە هیچ کەس ناتوانێت غەیری ئەڵڵا جوانترین وێنە بۆ مرۆڤ دابنێ ئەم شکڵە جوانە ئەم شێوە و تەرتیبات و پاراستنە تۆ تەماشاکە جێگەی چاوتی چۆن لەم چاڵەیە داناوە لە شوێنی لوتت بۆ هەموو ڕۆژە چاومان تیا دەچوو ئەو دڵت لەناو قەفەزەی سنگتە خوای گەورە چۆن بەم پەراسوانە لارانە پاراستوێتی ئەم قەفەزەی بۆ کردووە تخوا بیرت کردووە توانێت سیەکەی لای چەپت بچووکترە لە سی لای ڕاستت لەبەر خاتیەوەی دڵت ئازاری پێنەگا و جێگاکەی تەنگ نەبێتەوە سیەکانت خۆیان وا دروست بوون بەڕێکەوت دروست بوون کەسێک هەبوو غەیری خوا ئاگای لێبێ وەڵای هەیە هەتا مردووە نەیزانیوە سی لای چەپی بچووکترە لە سی لای ڕاستی لەبەر خاتری دڵت بۆی ئەم دڵە بە هەموو شێوەیەک پارێزراو بێ ئەینا مستێک لە سەر دڵ بدرایە سەر دڵت دەوەستا ئەم قەفەزەیە هەمووی پاراستویەتی بۆی دڵ لە شوێنێکی ئەمینا بێ دڕکەپەتکێک ئەو بەقەدەر داوی تەسبیحێک هەموو ژیان و جوڵەی تۆی پێوە بەندە لە ناو عەمودی فەقەریدا خوای گەورە دایناوە بۆی ئەو هەموو زەبرە بەرپشتت دەکەوێت ئەو دڕکەپەتکە بەڕووداوێکی زۆر سامناک نەبێ نەپچڕێ کارگەی خڕۆکەی سووری خستۆتە ناو مۆخی ئێسقانەوە لەو ئێسقەپتەوەدا کارگەی خڕۆکەی سووری خوێن هەیە بۆی هیچ کات تۆ بێ خوێن نەبی ئەو شوێنە دەستی مرۆڤی پێنەگا لە ناو بۆری ئێسقانەکەتا لە ناو مۆخەکەیە دایناوە ئەو مەعمەلەی بردوتە ئەوێەوە خوا دەفەرمێ غەیری من کەسێکی کە هەیە ئەمەی پێ بکرێ گاڵتە بەکاری خوا نەکەی تۆی لە جوانترین شێوەدا دروست کردووە بیری لێ بکەوە سوپاسی بکە بەخۆ تا دەنازی بەس پێستەکەمان لێ بکەنەوە تخوا ببین بە ماسوولکە هیچمان فەرقمان هەیە بەس ئەوەی جوانترین مرۆڤە پێستەکەی لێ بکەوە بێتە ماسوولکە چی دەمێنێتەوە هی خوایە ئەزیزم شکرانەی خوای لەسەر بکە هەمومان یەکسانین سێم گاڵتە بە ڕوخسار و لاشەی کەس مەکە سوپاسی خوا بکە لەسەریەوەی کە پێی بەخشیوی و ڕێزی بەرامبەریش بگرە سوپاسی ئەویش بکە ڕەشی ئەو ڕەشپێستەیە کە سپی پێستی تۆی دەرخستووە ئەگە شتێک دژەکەی نەبێ جوان دەردەکەوێ نەخێر کە تۆ سپی پێستی شانازی بە سپی پێستیتەوە مەکە ئەوەندە سپی و سۆڵە مناڵەکەت ئەوە ڕەشپێستی مناڵی فڵان کەسە وای کردۆ سپیەکەی تۆ دەرکەوێ نەڵێ باڵا بەرزێکم وایە و مناڵەکانم باڵای وایە ئەوە کورتە باڵایی ئەوە باڵا بەرزی تۆی دەرخستووە ئەگەر ئەو کورتە باڵا نەبووە باڵای تۆ دەرنەدەکەوت لەکوێداوە ئەوەندە قیت و قنجڕاوەستاوی زۆر جوانی ئەوە ڕوخساری تایبەتی تۆیە کە خوای گەورە بە هەدیەیەک پێی بەخشیوی ڕوخساری فڵان کەس لە دەرەجەی جوانیدا نەگەیشتۆتە تۆ بۆیە ڕێزی بگرە دڵنیاش بە لەوەی خوا قەرەبووی ئەوەی کردوتەوە بە شتێکی تر بۆ ئەو تۆ دەموچاوت جوانترە ئەو بەهەیەکی زیاترە ئەو حکمەتێک لە ناو لاشەیەتی تۆ پێ نەزانی و یان دەرفەتی دەربڕینی بۆ نەڕەخساوە
خوای گەورە بە یەکسانی هەمومان تەماشا دەکە، هەمومان عەبدی خواین، هەمومانی خۆش دەوێ. بۆیە هەمیشە ئەو کەسانە کە لە خوار خۆتەوە بن لە شکڵ و شێوەدا ڕێزیان لێ بگرە، دوعای خێریان بۆ بکە، سوپاسیان بکە. ئەگەر ئەوان نەبوونایە جوانی تۆ دەرنەدەکەوت. ئەگەر ژیربی هیچی دەستی خۆتی تێدا نییە. چوارەمیان جوانی ڕوخسار کاتێک کە جوانە ناخێکی میهرەبانی تێدا بێ. جوانی ڕوخسار کاتێک جوانە کە دڵێکی میهرەبان لە ژوورەوە هەبێ، کاتێک ویژدانێکی زیندوو هەبێ، کاتێک کەوا هیممەتێکی بەرزی لەگەڵدا بێ. تخوا چەند کەست بینیوە لە ئافرەت و لە پیاو سیمای گەلێک جوانە، بەس 2 ڕۆژ تەعاملی لەگەڵا بکە تخوا چۆن بەرچاوت دەکەوێت. ئەڵیت خۆزگە هەر نەمبینیایە، خۆزگە ئەوە هەر هاوسرم نەبووایە. خەڵکانێک هەیە شەیدای ڕوخساری ئافرەتێک بووە کە ساڵێک لەگەڵیا دەژی بێزارە لێی، ئەزانێت لە ناخا دڵی گورگێک هەیە، ڕەحمێک نییە، سۆزێک نییە. ئەی تخوا خەڵکانێکتان نەبینیوە لە کوڕ و لە کەس لە ژن و لە پیاو کە بە ڕوخساریش جوان نییە، بە شکڵ و شێوە باڵا بەرزیش نییە، 1 ساڵ تەعاملی لەگەڵا بکە، چ ناخێکی میهرەبانی هەیە، چ دڵیەکی گەورەی هەیە، چ هیممەتێکی بەرزی هەیە. کەواتە جوانی ڕوخسار کاتێک جوانە کە ڕەفتارەکانی لەگەڵا جوان بن. بۆیە تەجمیلی ڕوخسار دەکرێت، بەڵام تەجمیلی ئەخلاق ناکرێت. ئەمڕۆ خەڵک هەمووی شەیدا بووە لای دکتۆرەکانی تەجمیل دەگەڕێ، چۆن پارەکانی خۆی بداتە دکتۆرێک و لوت و لێ و سنگ و فلان شوێنی بۆ والێ بکە. بەڵام حەیف ناگەڕینەوە خزمەت قورئان تەجمیلی ئەخلاق و ڕەوشت و ناخمان بکەین کە بەڕاستی جوانی مرۆڤ لەوەدا دەردەکەوێت. 5 بە خۆت مەنازە، قەت مەڵێ من جوانترم لە فڵان کەس. جوانیەکەت مەترسی لە دەستچوونی لە هەموو دەقە و سەعاتێکە هەیە. لەوە ئەچێ خوا نەخواستە تووشی نەخۆشیەک بی ئەو جوانیت نەمێنێ. لەوە ئەچێ تووشی ڕووداوێکی نەخوازراوبی بە چەند چرکەیەک جوانیەکە لە دەست دەی، باڵاکە لە دەست دەی، شۆخ و شەنگەکە لە دەست دەی. لەوە ئەچێ تووشی کارەساتێکی دەرونی بی بە خەم و خەفەت، دواتر خەڵک نەدناسێتەوە ئەوە فڵان کەسە جوانەکەی جاران بوو، ئای چی لێ هاتۆ لە ژێرباری خەم و خەفەتە. ئەمین مەبە. ئەزانن بەڕێزان دنیا پڕپڕێتی لە ڕووداوی ئاوا. ئاماژە بە ڕووداوێک دەکەم کە مێژووی تۆماری کردووە. لە ساڵی 1874دا لە وڵاتی بەریتانیا ماری ئان بیڤان لەدایک بوو. ماری ئان بیڤان کچێک بوو، هەل لە منداڵیەوە سیمایەکی بێوێنەی هەبوو لە جوانیدا. خوێندنی تەواو کرد و لە یەکێک لە نەخۆشخانەکانی بەریتانیا وەکو پەرستار دامەزرا. یەکێک بوو لەو کچانەی کە هەموو کوڕێک شەیدای بوو خواخوای بوو هاوسەرگیری لەگەڵا بکە. لە 29 ساڵیدا هاوسەرگیری کرد لەگەڵ کوڕێکە، ئەویش وەک خۆی جوان. 4 منداڵی لێی بوو، ژیانێکی بەختەوەریان هەبوو، بەڵام دەستکورد بوون. دواتر مێردەکەی بە ڕووداوێک مرد و گیانی لەدەستدا. ئەم ئافرەتە 4 منداڵی بەسەرامایە. ئەو ئافرەتەی کە ڕۆژگارێک لە سەردەمی خۆیدا ماری یەکێک بوو لە جوانترین کچەکانی بەریتانی و ئینگلیز، بەڵام تووشی نەخۆشیەکی دەگمەن بوو. نەخۆشیەکەیە لە زانستی پزیشکیدا پێی دەڵێن ئەکرۆمگالی. ئەکرۆمگالی ئەو نەخۆشیەیە کە ئینسان خوابمان پارێزێ، هەموو مرۆڤایەتی پارێزێ. جاری وا لە هەزاران خەڵکە یەک کەس توش دەبێ. ڕژێنەکانی گەشەکردنی جەستەت 1 تۆز زیاتر دەڕژێنە ناو جەستەتەوە. بەقەدەت دەنکە نیسکێک دەبێ ئەو ڕژێنە. 1 تۆز کارەکەی زیاتر بکە، 1 تۆز ئەو لیکاوە زیاتر بڕێژێتە ناو خوێنتەوە، 100 جەستەت زیاد دەکا. ئەزانن بەڕێزان ئەم جەستەیەمان کە ئاوا ڕاوەستاوەکو خۆی خوای گەورە بە سەبەبی ئەو هۆرمۆنەوە ڕایگرتووە. لەو ئاستەدا خەڵک سپڵی عەمەلیات دەکرێت، جگەری عەمەلیات دەکرێت، زەرعی جگەری بۆ دەکرێت، ئەو جگەرە لە ناو سکتا کە گەیشتە ئاستی خۆی سوبحان الله لە گەشەکردن دەوەستێ. ئەینا زیادی بکردایە ئاوا بە بەردەوامی لە ناو ورکتا جێ نەدەبوو، دەبوو هەموو مانگە عەمەلیاتێکت بۆ بکرێت. چێ پێی وت غەیری ئەڵڵا ئەم بەرنامەیە بەس بەڕێوەبەرێ، هەمیشە بڵێ لا ئیلاهە ئیلا الله، خوای هەر خۆم دایە دەستۆ. بەڕێزان ئەم کچە تووشی ئەم نەخۆشیە بوو. لە 3 شوێنی جەستەیدا دەستەکانی گەورە دەبوون، ئەو پەنجانی سامناک بوون لە گەورەیدا، قاچەکانی گەورە بوون، قاچێکی زۆر سامناک، سەری گەورە بوو، لوتی درێژ، گوێی گەورە، چاوی دەرپەڕی و وای لە هات لە کارەکەی دەرکرا. خاوەنەکەی خاوەن کار پێیوت کەس ناتوانێت تەحملی لەگەڵ بکە و سەیری ڕوخسارت کە لە کارەکەی دەرکرا. 4 منداڵیشی هەیە، بەڵام دایکێکی زۆر میهرەبان. دڵی نەهات منداڵەکانی وێڵکە، دڵی نەهات خۆی بکوژێ، وتی لەگەڵ ژیانە بەرامبەری دەکەم، هەر کارێک هەبێ دەیکەم، کەس کاری پێ نەدەکرد. خەڵکەکان لێی دەترسان. ئەو کچەی کە دوێنێ شۆخ و شەنگترین بوو،
ئەمڕۆ بۆتە دڕندەیەکی سامناک پەنا بەخوای پەروەردگار خەڵک لێی دەترسێ بۆیە پێشبڕکێک کرایەوە چک ئافرەتێک لە هەموو کەس ناشرینترە بەشداری پێشبڕکیەکەی کرد و دەرچوو بە پلەی یەکەم ئەو لە هەمووان ناشرینتر بوو $50 ئەو کاتەی وەرگر بۆ بژێوی منداڵەکانی کەسێکی سەرمایه‌دار پێی وت لە یاری سێرکا بەکارت دێنم مەیمون و ڕێوی و چەقەڵ و شێر و ئەوانە کە دەچن لە نمایشی سێرکیان پێ دەکەن تۆش وەرە بوونەوەرێکی سەیری خەڵک سەیری دەکرد دەبوو لەسەر ستەیج بمێنێتەوە مۆزیان تێدەگرت بەردیان تێدەگرت فیکیان بۆ لێدا وەکو بوونەوەرێکی سەیر بەڵام مرۆڤێکە مرۆڤە جوانەکەی دوێنێ و یەک ڕژیان لە ناو لەشیدا تێک چووە تووشی نەخۆشی ئەکرۆمگالی بووە ئێستا بزانن پەنا بەخوا چی لێ هاتووە تاقیکردنەوەیە ساڵانێک منداڵەکانی بەو نانە پەیدا بەخێو دەکرد ئاوا لەسەر ستەیج خەڵک یاریان پێ دەکرد و وەکو بوونەوەرێکی سامناک سەیریان دەکرد بۆ ئەوی نانێک بۆ منداڵەکانی بەرێتەوە منداڵەکانی بخوێنن منداڵەکانی سەرگەردان نەبن لە ساڵی 1933دا لە کاتێکا لەسەر ستەیج بوو کەوتبوو وایان دەزانی نمایش دەکا فیکیان لێ دەدا و بەردیان تێدەگرت و شتیان تێدەگرت بەڵام ئەو لە جوڵە کەوتبوو وایان زانی لە کتوپڕێکە هەڵدەستێتەوە نەڕێک دەکات چونکە پێشتر ئەوانەی دەکرد بۆ پارە بەڵام بێجوڵە بوو کە چوونە سەری سەیەکان ڕۆحی دەرچۆ لەسەر ئەوێ مردووە ئەمجا خەڵکی پێیان دەوت ئافرەتێک کە ناشرینترینی جیهان بوو بەڵام دایکێکی زۆر میهرەبان بوو چەند دایک هەیە لە ڕوخسارە ئافرەتە زۆر جوانە مناڵەکانی داخ دەکا مناڵەکانی خۆی ئازار دەدا بۆیە هەرگیز بە جوانی ڕوخسار تێمەکەوە شانازی پێوە مەکە گاڵتە بە بەرامبەر مەکە شێ ئەڵێ لە یەک ڕژێنی ناوجەستە تا تێک چێ تۆش ئاوال لێ نایە خوا نمونەکانمان نیشان دەدا کۆتایی وتارەکەم دەڵێم خۆشەویستان گاڵتە بە کەسێک مەکە کە تەمبەڵە ئێستا زۆرێک لە منداڵەکان لە بنەڕەتی کارتیان وەرگتەوە هاتوونەوە ماڵە و هەندێکی تریش چاوەڕێی وەرگرتنەوەی کارتن بابەتێکی مەترسیدارە دەبێت تەعاملی لەگەڵا بکەین بۆیە بە تایبەت ئاگادارتان دەکەمەوە خۆم و ئێوە کە مناڵمان هەیە ئەوەی کە مناڵی نییە خوای گەورە ئەولادی ساڵحی پێبەخشێ بە ڕەحمەتی خۆی ئەوەی کە هەمانە خوا بۆمان ساڵحکە بەڕێزان کە منداڵەکەت کارتی وەرگرتەوە ئاگال لێبێ ئەو دەقەی دێتەوە نرخی خۆی هەیە زیرەکی تەمەڵی هەوڵدان جێگەی خۆیەتی بەڵام بڕواتان هەبێ ئەوە ژووکو جوانی و ناشرینەکە دابش کراوە لەلایەن خواوە کەس بێبەهرە نییە کە کارتی هێنایەوە ئاگال لێبێ لەو لەحزەیەدا نەڵێ جاتخۆوە کارتە بەم لیشکاوت هێناوتەتەوە ئەو هەموو گوڵاڵە سوورێ و خەتە سوورەت بۆ هێناومەوە ڕێزی بگرە بڵێ گرنگ ئەوەیە گلەیەک هەبێت لەسەر ئەوەیە کەمتر هەوڵت داوە خۆزگە باشتر تێبکۆشای تایە و سەعید بکردایە من دڵنیام تۆ بێبەهرەنی بەڵام غەدر لە خۆشت و لە ئێمەش کرد خۆزگە زیاتر سەعید بکردایە ئەینا دڵنیام تۆ سەرکەوتوو دەبووی ئاگات لێبێ چەند مناڵمان بینی خۆی کوشت ئێستا خەڵک وا شتەکانی لەبەر چاو ئاسان بووە دەبێت زۆر وریابی لە وەرگرتنەوەی کار تەمام وەستای بەڕێز نابێت سوکایەتی بە هیچ کەسێک بکەی بڵێ فەرموو ئەوە کارتەکەت بۆی فڕێدەی من دەچمە لای مامۆستایەکی گەورەی کورد جێگەی بەهەشتی بەرین بێ مامۆستا شەماڵی موفتی کتێبێک هەیە کتێبی ئەزمون لەسەر ژیانی مامۆستا شەماڵی موفتی نووسراوە مامۆستا عومەر ڕەشید کاتی خۆی نووسیوێتی مامۆستا عومەر ڕەشید کە چاوپێکەوتنی لە ژیانی مامۆستادا کردووە لە کاتی خۆیدا کە زیندوو بووە ئەڵێ باسی خۆی دەکا ئەڵێ من کە لە سەرەتایی لە 6 دەرچووم باوکم خستمێ دواناوەندی بەغدا کە بە ئینگلیزی دەخوێندرا پێشکەوتوترین قوتابخانەی ئامادەی بوو لە هەموو عێراقدا ئەو قوتابخانەیە پێی دەوترا بەغداد کۆلێج بە BC کورکراوەکەی بوو کۆلێژی بەغدا ئامادەی بوو پێی دەوترا کۆلێژ بە زمانی ئینگلیزی دەخوێندرا مامۆستا شەماڵ دەفەرمێ من کە چوومە ئەوێت چونکە بە عەرەبی خوێندبووم مێژوو جوگرافیا و ماتماتیک و وانەکانی ترم بە ئینگلیزی نەخوێن بوو زۆر لەسرم قورس بوو بۆیە هەموو مانگێک ئیمتیحان دەکرا هەموو مانگێک کار دەدرایەوە بە تەلەبە ئەو کاتە مەکتەبەکە جیاوازی لەگەڵ مەکتەبەکانی کە زۆر بوو یەک مامۆستای موسڵمانیشی تێدا نەبوو هەمووی خەشەی مەسیحی ئەمریکی بوو لە ئەمریکاوە هاتبوون منیش لە ماڵێکی دیندار بەڕێزان سەیری کە هەیە لە کولەی شەریعە دەرچووە پیسترین مرۆڤی سەرزەویە لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕەوە هەشل وەکو مامۆستا شەماڵ لە مەکتەبێکی قەشەی مەسیحی دەرچووە گەورەترین بانگخوازی ئەم کوردستان و عێراقی لێ دەرچوو ئەو پیاوە دەفەرمێ کە مانگی یەکەم کارتم وەرگرتەوە ناوی خوێنمەوە هەموو لەشم تەزی زانیم هەمووی دەرنەچووم کە دەرکارتەکەی مامۆستا بە ئەدەب وتی شەماڵ چوومە پێشەوە سەی دەکەم 11 دەرسمان هەبوو 7 کەوتبووم 7 بازنەی سوور بە 7وانەدا هاتبوو منێک کە لە 6 ساڵی ڕابردوودا دووەمی عێراق بووم لە 6
باوکم بە دووەمی ڕازی نەبوو دەویست دەبێ یەکەم بی ئای چ ترسێکی مناڵانە لە ناخما بوو تەمەنم 13 ساڵ بۆ 14 ساڵیش بوو خۆیان چۆن کارتەکە بەرمەوە باوکم بە دووەمی ڕازی نەبوو ئێستا 7-0 تێدایە لە 11 دەرس 7 کەوتوم ئەڵێ مامۆستا بە ئەدەبەوە بەبێ ئەوەی بڵێ کەوتووی ئەوە گوڵاڵە سوورانە تێدا کارتەکەی بە ئەدەبەوە دامەوە فەرمووی وتی فەرموو بڕۆ دانیشە دانیشمەوە بە چ نەهامەتیەک چەند هەستم بە تەریقی خۆم دەکرد چۆن بچمەوە ماڵەوە بەڵام هەمووی چەند دەقەیەکی پێ نەچوو مامۆستا جارێشکەوتی شەماڵ وەرە وتم ئەم جارە منی بۆ چییە کە چوومەوە بەردەمی مامۆستاکە ئینگلیزەکە پێی وتم چەپڵەیەکی زۆر بەهێز و بە قووەت بۆ نمونەی پۆل لێ بدەن کە شەماڵە ئەزانی کارتی سەرکەوتنت بۆ دانراوە تۆ لە عەرەبیدا نمرەی زۆر بەرزت بەدەستێناوە ڕاستە دەرسەکانی کە کەوتووی بەڵام حەقی ئەم دەرسەشت ئەوەیە یەک شەهادەی تایبەت ڕێز و تەقدیر و دەستخۆشی هەدیەی تایبەت لە ناو زەرفێکە لەبەر چاوی هەموو تەلەبەکانە چەپڵەیەکی بە قووەتم بۆ لێدرا من لە عەرەبیدا دەرەجێ بەرزم هێناوە دانیشمەوە جارشکە مامۆستایش کات و بانگی کردمەوە چەپڵەیەکی بە قووەت بۆ شەماڵ هەدیەیەکی تایبەت کارتێکی سەرکەوتن و دەستخۆشی چونکە لە پەروەردەی نیشتیمانیشدا 97 هێناوە 96 هێناوە دەرەجەکە زۆر بەرزە تەواو هەڵیان ساندمەوە بڕوان بە خۆم بوو بەڕێوەبەر بانگی کردم وتی کوڕی خۆم تۆ کەسێکی بەتوانای زۆر ئاساییە دەشکەوی ڕاستە لە حەودوانەدا کەوتووی بەڵام ئەی چوار تۆ لە چوارە ئەلحەمدوللا دەرچووی لە دوانیانە نمرەی هەرە بەرزت بەدەستێناوە خەڵاتی تایبەت و شەهادەت بۆ کراوە هیممەت بدە بەرخۆت بۆ نیوەی ساڵ و سەری ساڵ هەمویان پڕ دەکەیەوە ئەڵێ تەواو ورە ڕووخانەکەم هەستایەوە دڵم بە خۆم خۆش بوو هەرچەند کە چوومەوە ماڵەوە باوکم ئەوەی بەلاوە مهم نەبووتی گوڵاڵ سوورەکانت جوانن ئەم هەموو سوورەت بۆ هێناومەوە بەڵام مامۆستاکان لە مەکتەبە ئەوەندەیان هیممەت بەرز کردمەوە تەنها لە جەبرا خەتە سوورەکەم بە دەورەوە مابوو لە سەری ساڵا کارتی ڕێزلێنان و سەرکەوتنم لە جەبریشە بەدەستێنا مامۆستان نەیهێش بڕوخێم هەمیشە هیممەتی بە بەراز دەکردمەوە کە ئەو کۆلێژەم تەواو کرد ئەو ئامادەیە یەکێک بووم لە قوتابی هەر سەرکەوتوەکان بەڕێزان ئێمە هەر سوورەکان دەبینین ئەی سەرکەوتنەکانی منداڵەکەت بۆیە ئەگەر لە یەک دەرسیشا دەرچوو بوو بەبێ قیمەت سەیری مەکە بڵێ دەستت خۆش بێ هیممەتت بەرز بێ دڵنیام زۆر باشت کردووە وەکو ئەمەل سەعید بۆ کردووە دەرسەکانی کەش ئاوا تێبکۆشی نمرەی بەرزتر دێنی بابەتی لا یەسخەر خوا فەرمووی هەرگیز گاڵتە بە یەکتر مەکەن بە ڕوخساری یەکتر بە زیرەکی یەکتر بە بەهرەکان یەکتر کەس ناشرین نییە کەس بێ بەهرە نییە ئەبێ هەمومان دەستی هاوکاری بۆ یەکتر درێژ بکەین ئینشاء الله تعالى ئەگەر خوای گەورە تەمەنی داین لەسەر خێر لە جومعەی داهاتوودا زیاتر لە خزمەتی ئەمایەتە پیرۆزەدا دەبین بۆ دین و بۆ ژینمان داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار لە قورئانەکە باشتر شارەزامان کەی خوای پەروەردگار لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی هیممەتمان بەرز کەی خوای پەروەردگار بەو زمانەی ئێمە هەرگیز گاڵتە بە کەسێک نەکرێ لە ناخەوە گاڵتە بە هیچ کەسێک نەکەین خوا بشمان پارێزی لەو کەسانەی کەوا سوکایەتی بە مرۆڤ دەکەن قوتابیەکانمان یا ڕەبی خوای پەروەردگار ئەوانەی کەوا لە قۆناغەکانی ئیمتیحاندان هێشتا ئیمتیحانیان ماوە چاوەڕێی دەرچوونن خوای بە ئاواتی خۆیان بگەێنی خوای یارمەتی قوتابیەکان و خوێندکارەکانمان بدەی بە دڵی خۆیان و بە ئاواتی خۆیان بگەن یا ڕەبی خوای ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی نەخۆشن یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێریان بۆ بنێری ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمين آمين والحمد لله رب العالمين